پیامبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی هەر کەسێ بەبێ ئیزنی ئەو ماڵەی کە بۆیە ڕوات تەماشای ماڵیان کە بەدزیوە حەلە لەهم ئەن یەفقەئوا عەینە بەڕاستی حەڵاڵی کردووە بۆیان چاوی دەربێنن. ها چەند مەترسیدارە ئەو کەسانەی بەدزیوە هەڵەقنەوە دیم لە خۆیانەوە بەبێ پرس خۆیان نەکەنە ناو ماڵ ئەبێ ئاگادار بن. لە فەرمودەیەکی ترا فەرمێ ئەلئیستئذان ثەلاث مۆڵەت وەرگرتن لە هەر ماڵێک کە بۆیە ڕۆی سێ جار یەک جار لێدە ڕاوەس بیکە دوان بیکە سیان فەئین لەم یەئذەن فەرجیع ئەگەر مۆڵەتیان نەدای دەرگاکەیان نەکردو بۆت بگەڕێڕۆ بەبێ ئەوەی گلەیی کەیت و ئەگەر ڕاوەسان لەبەر هەر دەرگایەک ڕاست بەڕاست لە بەردەم دەرگاکە ڕامەوەسن ژووری ئاخیری ماڵەکەتان لێوە دیار بێنە لە پەنایەکە ڕاوەسە کە دەرگاکەی کردووە